السلام عليكم. براكم غلطيك هەیە ئەبێ چاکی کەیت کاتێتی تۆ دی بۆ نوێژی تەراویح ئەبێ لەگەڵ ئیمامە سەلام بیتەوە کاتێک کە ئەگەی بە وەترەکە بۆ وەترەکە بیتەوە بۆ ماڵ عەزیزەکەم پێت وایە ئەگەر وەترەکە لێرە بکەی ئیتر نوێژ قوفڵە بێت ناتوانانی شەو نوێژکەیت ئەمە غەڵەتە نە قورئان وای وتووە نە پێغەمبەر وای وتووە صلی الله عليه وسلم نە هیچ مەذهب و نە هیچ زانایەک وای وتووە ئەمە کەسێک لە کۆن ئەم شتەی وتووە ئیتر لە خەڵک بووە بەدین عزیزەکەم ئەگەر ئەتەوێ شەو نوێژێکی تەواوت بۆ بنووسێت تەراویحێکی تەواوت بۆ بنووسێت ئەبێ لەگەڵ ئیمامە سەلام بیتەوە هەموو نوێژەکانت لە مزگەوت بکەیت پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هی مەلاو شێخ و زانا ئەوانە نییە من قام مع الإمام هەر کەسێ قیامی لەگەڵ ئیمامە کرد حتى ينصرف حتى ئیمامەکە ئەڕوات واتە هەموو نوێژەکانی لە مزگەوت تەواو ئەکات كتب له قيام ليلة خەڵکەکە هەمووی شەو نوێژی بۆ نووسرێت وەگە وایە تۆ تا بەیانی شەو نوێژت کرد بێت ئیتر بۆچی خۆت قەلق کردووە ئەڵێ ئەگەر من وەترەکانم لە مزگەوت بکەم ئیتر ناتوانم لە ماڵەوە شەو نوێژکەم ئەمە غەڵەتە وەتر نوێژ قوفڵ ناکە عەزیزەکەم کاتێ وەترت کرد لە شەو یەکدا ناتوانی وەترێکی تر دووبارە بکەیتەوە لە مزگەوت نوێژە وەترەکەت بکە هەموو نوێژەکانت بکە چوویتەوە بۆ ماڵ حەزت لێ بوو تا بەیانی بۆ خۆت قیام الليل کە شەو نوێژکە بەڵام وەترەکە دووبارە مەبکەرەوە وترەکە دووبارە مەکەرەوە چکە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لا ویتران في ليلة واحدة لە یەک شەودا دوو وەتر دووبارە ناکرێتەوە بۆیە بە کەیفی خۆت شەو نوێژ بکە بەڵام وەترەکەت دووبارە ناکەیتەوە بۆیە عەزیزەکەم ئەوە غەڵەتە بە تایبەت ئەو کەسانی کەوا بەتەمەنن ئەیان بینم کە ئەگەینە وەترەکە ئەوان هەڵەسن ئەڕۆنەوە بۆ ماڵ وەکو بڵێ ئەمە دینێکی ترە ئەم خەڵکە دینێکیان هەیە ئەوانش دینێکی تریان هەیە نە ئەم خەڵکی تر شەو نوێژ ئەکا بۆ خۆی ئەڕواتەوە ماڵ عیبادەت ئەکات بەڵام تێگەیشتووە لە دینەکەی بۆیە وەختی خۆی لە کۆنا هەر کەسێ قسەتی بۆ کردووە ئەوە دین نەبووە گۆرەت گرتووە عەزیزەکەم بۆیە پێویستە چاکی کەیتەوە ئەگەر ئەتەوێ شەو نوێژێکی کامل مکملت بۆ بنووسێت ئەبێ لە مزگەوتا لەگەڵ مامۆسایە سەلام بیتەوە ئیتر مامۆسا 23 ڕکاتی کرد لەگەڵیا بەردەوامە بی هەتا 23 ڕکاتێکی تەواوەکە مزگەوتێکی 11 کاتی کرد لەگەڵیا بەردەوامە بی هەتا مامۆسا سەلام ئەداتەوە خەڵکەکە ئەڕۆنەوە بۆ ماڵ